ئێستادا ئەو کەسەی کە لە شاخی بێخاڵ هەڵدێرە هاتە خوارەوە لە ئێستاداوە ئەیگوازنەوە بۆ نەخۆشخانەی ڕوانسوو لەوێشەوە بۆ نەخۆشخانەی ئاشتی دوای چەند کاتژمێرێک کارکردن تیمەکانی بەرگری شارستانی توانیان لەم بەرزایە زۆرەی شاخەکە بیهێن نەخوارەوە. دیارە کەچەکە مەبەستی هێنانی گژوگیای بەهارە ڕووی لێرە کردبوو لە شاخی بێخاڵ لە ڕواندز. شوێنەکەی شوێنێکی زۆر سەخت بوو بۆیە چەند کاتژمێرێکی ویستاوەکو هێنایانە خوارەوە. ئەم کەسە هەر لەگەڵ ئەوەی کامین پێدا تەقیوەتەوە دەست بەجێ قاچێکی بەتەواوی لە دەست داوە و برینی تریش لە ئاجەستەی هەبوو مەترسی لەسەر ژیانی هەیە. لە ئێستادا گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە و ئەمەی کە هەیە بڵم خەرەباڵکێک کەسوکاری بەشێکی زۆری کەسوکاری خەڵکی ناوچەکە لێرە بوون لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی ڕوویان لەم شاخە سەختە کردبوو بۆ ئەوەی بتوانن بە زوویی ئەو کەسە لە شاخ بهێن نەخوارەوە.